دژایەتی مەکە دژایەتی یعنی بۆ نمونە تۆ وا ڕاهاتوو شەڕواڵەت درێژە ئێستا قورسە لەسەرت بیگۆڕیت باش مەیگۆڕە بەڵام مەیە دژایەتی ئەو مۆزوعەش بکەیت مەڵێ کورەبا بۆڵا هیچ فەرقی نییە هیچ فەرقی نییە کەوتت هیچ فەرقی نییە تۆ جەریمەت و تاوانێکی زۆر گەورەت ئەنجامدا گەورەتر لەو تاوانەی کە ئێستا تیایدای بڵێ کاکە وەڵا دەزانم وایە بەس بەخوا وا ڕاهاتوم چی بکەم وەڵا زۆر قورسە لەسرم هەرچەند دەکەم شەرم دەکەم من شەڕواڵەکەم وەکو ئێوە کورد بێ یعنی خۆت هەست بە کەم تەرخەمی دەکەیت بەڵام یەکیشتر لەو لاوە دێ وا ناڵێت کورە دەلا چون بابەکە ئێمە قسەی ئێوە دەیکەن شتی وا هەر نییە ئێدەڵی پێغەمبەر وای فەرموو عەلەیهی سەڵاتو وەسەلام قەی ناکە باوەشی فەرمێ بێ خۆشەر نییە مشتێ بۆ زەمەنی ئێمە بێ ئەمە تاوانبارە موجریمە ئەو کەسەی دێ حەدیثی پێغەمبەر ڕەت دەکاتەوە بە عەقڵی خۆی حەدیث فڕێ دەدا ئەمە موجریمە بەس ئەوە یەکەم ناکەم تەرخەمە کەسێکە دەڵێ بەخوا دەزانم ڕیش پێغەمبەر سەڵاتو وەسەلام هێشتوویەتیەوە فەرمووشێتی ڕیش بێڵنەوە بەس بەخوا من ناتوانم باش یعنی هەست بە کەمتەرین خەمی خۆی دەکا ئەوە حاڵی ئەهوەنترە لەو کەسەی تر کورە ڕیشی چیتانە کاکە ئەمە چییە کەشتی وا لە ئیسلام هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە ڕیشیش پەیوەندی بە ئیسلامەوە نییە پەیوەندی بە پیاوەیە پیاو کاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە پیاوانی فەرمووە ئاعفوا اللحى ڕیشتان بێڵنەوە براکەم خۆی من نەماوە تۆ ڕیشت نەبێ مسڵمان نیت کەس وای نەوتۆ کاکە بەڵام دەڵێن خوا بە تەناپەرست دەڵێ نوێشکە دەڵێ ڕۆژوو بگرێ دەڵێ زەکات دە دەڵێ حەجکە دەڵێ عومرە بکە دەڵێ لەگەڵ جیران چاک بە لەگەڵ دایک و باوکت چاک بە وە دەژڵێن تۆ باڕیشت هەبێت تۆ باجلەکەت شەرعی بێت تۆ بە غەیبەت نەکەی بۆهتان نەکەی هەموو شتێکە لە دینەکە داهات پێ باسی دەکەین کەواتە براکانم مەسەلەی درێژی شەڕواڵ سێ حاڵەتی تێدا باسمان کرد ئەگەر پێشت ناکرێ مەچوو دژایەتی بکەیت مەچوو بە کەمی بزانیت و گاڵتەی پێ بکەیت کاکە من ناتوانم تاو نەچی گاڵتەی پێ بکەیت بارەکە الله فیکم